لە گەشتە بەهارەکەی قەزای چۆمان کە لە گوندی گۆرانیاکرێت لە یەکێک لە بورگەکان لە ساڵاشێکدا لەلایەن ژینگە دۆستێکی ئەم ناوچەیە کۆمەڵێک سمۆرە ئازادکران بۆ ناو سروشت و کاک فەرهاد لێرەیە ئەو ژینگە دۆستەی کە سمۆرەکانی ئازاد قسە لەگەڵ خۆیاکەن. کاک فەرهاد سڵاوت لێبێ، ژمارەی سمۆرەکان چەند سمۆرە بوو مەبەست چی بوو لەو کارە؟ بەناوی خی گەورە میهرەبان پێشەشی بەخێراتتان دەکەین. ئەوە حەوت دانە سمۆرا بوو، وەکو پەیامێکی ژینگەی بوو، پەیامێکی ما وەکو ڕێکخراوە ژینگەیەکان وەکو دۆستانی ژینگە بۆ ئەو گروپانەی کە دێنە ئەو ناوچەیانە بۆ ئەوەی کە پارێزگاری لەو سروشتە جوانە بکەن. بەڕاستی سروشتەکەیمە زۆر جوانە، بۆی پارێزگاری لێ بکەن و پەیامێکە بە هەموو گشت و ڕاوچەکان ئەوانە کە بەڕاستی ئەو سروشتە جوانە بەو ئاژەڵانەوە جوانە، بۆ ئەوەی کە هەمومان پارێزگاری لێ بکەین و دەستخۆشتان تا چەند بۆ دڵخۆش بووی کە سمۆرەکانتان لێرە ئازاد کرد و گەڕانەوە؟ بەڕاستی ئەمە هەر چالاکێکی ژینگەی کە دەیکەین وازانی کە یعنی لەگەڵ ڕۆحی خۆمانە، بەڕاستی یعنی زۆرمان دڵ پێ خۆشە، یعنی ئەو پەیامە ژینگەیانە ئەمە ڕاستێن وەکو بڵێ لەناو لەگەڵ ئەو سروشتە تێکەڵ بووینە، یعنی هەیوادارین وەکو ناوچەی بارزان و ئەو شوێنە ناوچەکانی مەش ئەوە یعنی بچێ هەر شوێنەیە کە ئاژەڵێک ببینی ئەوانە بەڕاستی ئەوە لۆمە سەربەرزیە. سمۆرەکانتان لە شوێ هێنابوو؟ هیچ سمۆرەکان زیاتر وەکو کڕینمانن بۆمان دێن، بەس بەداخەوە کە داوای لە بەرپرسان شەکەین کە یعنی بازرگانی بۆوانەش مەمنوع بکرێ، وەکو بڵێ بازرگانی باندێک ڕەشۆڵەوەشانە مەمنوع کراوە، بەڵام بازرگانی بەو سمۆرانش مەمنوع بکرێ. بەڕاستیەوە مەش پەیامێکی دیکەی ئەمە بە دەسەڵات. سمۆرەکان سمۆرەی شێوی بوون و ڕاوکرابوون، ئێوە کڕیتانەوە دووبارە؟ بەڵێ هەرەوەڵ بەداخەوە یعنی ئەوەش ناخۆشە، بەڵام ئیدی پەیامی ئێمە ئەوە پەیامێکی ژینگەییە. بەڕاستی ئەگەر بمانەوێ خەڵکی شوێنەکان کە سەردانی ناوچەکەیمە بکاو دەبێت ئاژەڵی چێوی و باڵندەی چێوی و ئاژەڵی لێبی لەوەی ئەوەی بکە. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەو ژینگە دۆستە بوو کە لە چاڵاکی گەشتە بەهارەکەی چۆمان ژمارەیەک سمۆرەی ئازاد کردەوە بۆ نوێ سروشت. فستیڤالەکە بەردەوامی هەیە، ژمارەیەکی زۆر لە گروپە گەشتیاریەکان لە ناوخۆی کوردستان و ناوچەکانی خوار و عێراقەوە بەشداریان کردووە و لێرە کۆمەڵێک بڕگە و چاڵاکی جۆرا و جۆر هەیە و تاوەکو شەومانەوە کەمپینی شەومانەوە لە نێو سروشت و بەیانیش فستیڤالەکە هەر بەردەوامیە.